پەنابەرە کوردەکانی ئێران کە لە هەرێمی کوردستانن نەمتمانەیان بە هەڵبژارنەکانی سەر و کۆماری ئێران ماوە و نەهیواشیان بەوەیە کە گۆڕانێکی بنەڕەتی لەو وڵاتەدا دروست بێ. ڕوحانی خۆی کاندیر کرد لە بۆ میلەتی ئێرانێ دیارە هەمووی دەگریتەوە نەک بڵێ لە بۆ حەزەمەکان و یان لە بۆ فارس و کورد لە بۆ هەمووی دەگریتەوە لە سەرکردەیەکی ئێرانیە قەولی ئەوەی داوتیە من زمانی دایک لە مەکتەبەکان دەکەمەوە بەڵام بەداخەوە بەجێ نەگەان. ژمارەیەک لە پەناخوازانی کوردی ئێرانی لە کوردستانی عێراق هاوسەرگیریان کردووە و ساڵانێکە لەوێ دەژین. ژمارەیەکیان گوازراونەتەوە بۆ وڵاتی سێهەم و هەندێکیشیان لە کوردستانی عێراق ماونەتەوە و بە ژیانێکی قورسدا تێدەپەڕن. لە دوای ساڵی 2007 و بەهۆی قەیرانی ئابووری وڵاتی ئێرانەوە کە لە ئەنجامی گەماڕۆکانی ئەمریکا ڕوبەڕووی بووەتەوە زۆرێک لە ئێرانیەکان بە تایبەت کوردەکان بە دوای کار و دابینکردنی ژیانیان ڕوویان لە کوردستان عێراق کردووە. بەداخەوە ئەمە هیچ ئاسۆیەکی ڕوون نابینن بەرامبەر بە دواڕۆژی ئێران ڕۆژ بەڕۆژ بەرەو خراببوون دەچاوە هیچ بە تەماوی نیم بگەڕینە سەر وڵاتێک کە نەهامەتی ڕۆژ بەرۆ زیاتر دەکە و پێمان خۆشە بەرەو هەندەران بڕۆین بەرەو وڵاتی ئەوروپا بڕۆین بە کۆتایی بەو ژیانە ناخۆشەی خۆمان بینێن کە تووشمان بووەوە. ژمارێکی زۆر لەو پەنابەرە کوردانە ئێران ئەو کەسانن کە بەهۆی چالاکی سیاسی خێزانەکانیانەوە لە کەمپەکانی کوردستانی عێراقدا دەژین. نمونەکە مەسەڵەن بابم 40 ساڵ خەباتی کردووە 40 ساڵ لە پێناوی کە ئازادی بێت ڕۆژێک بێت و ئازاد بێت بگەڕێتەوە بۆ خاکەی کە لێ لەدایک بۆ کە خاکێک بەجێ هێشتووە بەڵام بەداخەوە کۆچی دوایی کردو بەو ئاواتەی نەگەیشت کەوا ئێمەش ئەوە دەگەینە 30 ساڵ بەو ئاواتین کە بۆ جارێکیش زێدی باب و پیرمان ببینین. هەژدەی مانگی ڕابردوو بوو کە پەنابەرێکی کوردی ئێرانی بە ناوی محەممەد مەحموودی لە بەردەم بینای ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکانە وەک ناڕەزایەتی بەرامبەر بە دووخینا لەباری ژیانی ئاگری لە جەستەی خۆی بەردا و گیانی لەدەستا. بە گوێرەی راپۆرتی چالاکوانانی مافی مرۆڤ نزیکەی 30,000 پەنابەری کوردی ئێرانی لە کوردستانی عێراق لە چاوەڕوانی گواستنەوەدان بۆ وڵاتێکی سێهەم لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە.